بڵاوتان لەبێت. ئەو وادەیە کۆتایی دەیە کە پارتی کرێکارانی کوردستان دیاری کردبوو بۆ تورکیا تا بەکردەوە هەنگاو بنێ بۆ ئەنجامدانی پرۆسی ئاشتی. هاوکات سەرۆکاتی کۆنسیل بەڕێوەبەرایەتی کۆما جبهەکان کوردستانی گەنراوێکی لەو بارەوە بڵاو کردەوە و ڕایگەیاندووە خەریکە پرۆسی ئاشتی بە بنبەست بگات بۆیە داوا لە گەلی کوردەکە هەڵوێز نیشان بدەن و ڕۆژی 1 ئەیلول مەیدانەکانی تورکیا و باکووری کوردستان پڕ بن لە جەماوەر. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی داوا لە هاوڵاتیان و لایەنگرانی حیزب و لایەنەکان دەکا تا کاتژمێر 11 شەو لە شەقام و شوێنە گشتیەکان بانگەشەی هەڵبژاردن بکەن. دەژڵێ هەر کەس لەو وادە بەدواوە بە ئۆتۆمبیلەوە بانگەشە بکە سزا دەدرێت. محەممەد تاهیر بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی بەیانارتی ڕاگەیان بەمبەستی ڕێگریکردن لە بێزاردنی هاوڵاتیان لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی بڕیاری داوە هاوڵاتیان و لایەنگرانی سەر بە حیزب و لایەنەکان تا کاتژمێر 11 شەو لە شەقام و شوێنە گشتیەکان بانگەشەی هەڵبژاردن بکەن. هەر وەک ماوەیەکە بانگەوازی بۆ دەکرێت ئەمڕۆ لە بەغدە و کەرکووک و چەند پارێزگایەکی تری عێراق خۆپیشاندانی جۆراوجۆر بەڕێوەچوو بەمبەستی هەڵۆژانەوەی موچەی خانەنشینی پەرلەمانتار و ئەندامی ئەنجومەنی پارێزگاکان و وەزیرەکان. سەرلەبانی ئەمڕۆ ژمارەیەک لە هاوڵاتیانی شاری بەغدا هەوڵیاندا بچنە ساحەی تەحریر بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگەیان لێگیرا. دوا بەدوای ئەوە مالیکی سەرۆکوەزیرانی عێراق پشتگیری خۆی بۆ داواکاری خۆپیشاندەران دەربڕی. ئەندامێکی دەستەی ئیداری یانەی کەربەلا ئاشکرای کرد ڕۆژی 18 ئەیلولی داهاتوو وادەیکردنی چەند سەربازێکی هێزەکانی سواتی سەر بە سوپای عێراق دەست پێ دەکا کە بە کوژرانی ڕاهێنەری یانەکەیان تۆمەتبار کراوە. لە لێدوانێکیدا بۆ سۆمەریە نیوز ئەحمەد هەدام ڕای دادگای بەرایی لە کەربەلا ئەمڕۆ وادەی دادگایکردنی ئەو تۆمەتبارانی دیاری کرد کە مانگی حوزەیرانی ڕابردوو دەستدرێژیان کردە سەر محەممەد عەباس ڕاهێنەری یانەی تۆپی پێی کەربەلا و هۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. لە کاتێکدا سوپای ئەمریکا لە خۆ ئامادەکردندایە بۆ ئەنجامدانی هەڵمەتێکی سەربازی دیاریکرا و دژ بە سوپای بەشار ئەسەد بەرپرسێکی ئاسایشی سووریا ئاشکرای کرد وڵاتەکەی لە هەموو ساتێکدا چاوەڕوانی وەشاندنی گورزێکی سەربازیە لەلایەن خۆراوەوە و ئەوانیش لە ئامادەباشیدان. بەرپرسەکە کە نەویست ناوی ئاشکرا بکرێ بە کەناڵی ئەلعەرەبی ڕاگەیان بە هەموو شێوازێک بەرگری لە گەل و نیشتیمانیان دەکەن بە پێی ئەو توانایی لە بەردەستیاندایە. وتیشی لێدوانەکانی ئەم دوایانی دەسەڵاتدارانی ئەمریکا سەبارەت بە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سوپاوە دوورن لە ڕاستیەوە و جێگەی گاڵتەجاڕیە و پێچەوانەی یاسا نێودەوڵەتەکانە. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئێستا بڕیار یەکلاکەرەوە و کۆتایی سەبارەت بە وەشاندنی گورزی سەربازی لە سووریا نەداوە. وتیشی ئێستا لەگەڵ ڕاوێژکارەکانیدا سەرقاڵی دیراسەکردنی ئاراستەکردنی گورزێکی دیاریکراون دژ بە ڕژێمی بەشار ئەسەد. باراک ئۆباما ئاماژەی بەوەش کرد بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن بەشار ئەسەدەوە دژ بە گەلەکەی سەرکێشیکردنێکی ئاشکرایە دژ بە جیهان و هەڕەشەشە بۆ سەر هاوپەیمانەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوچەکە وەک ئوردن و ئیسرائیل. لێنارتێ کورتی هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران.